نفرد بێ بە نەفرەت بێ نەفرەت لەو زەمانەیدا سەیرم پێ دێکەماوم من لەو هەموو ژانەیدا خەڵکی دۆستاتی دەکەن لە کاتی فەرحانەیدا کەس بە هاوارد نایە لە وەختی تەنگانەیدا هیچ دڵسۆزە شک نابم لە ناوە جیهانەیدا هەزار نەفرەت لەو دۆستەی ئەمنی بە بێگانەیدا تازە دۆستاتی ناکەم سەری لەوە ئاسمانەیدا بۆ هەمەی مام تەحسینی دڵخۆش بێ لەو ژیانەیدا ئەو ساڵ یادەی پیرۆز بێ شێرە لەو مەیدانەیدا ئەو ساڵ یادەی پیرۆز بێ شێرە لەو مەیدانەیدا زۆر کەسان لێم دەپرسن لەبەر چێوە گۆڕاوم لە گشت خەڵکی بە دوورم وەکو جاران نەماوم بەڵام هیچ کەس نازانێ چەندە جەرگ سوتاوم داخی بەعزە خەڵکێشی دەرناسێن لە هەناوم من کاماز یاخیمەم لە کوردستان ناسراوم یاخیمە لەو زەمانەی دش بە خەڵکی ناپیاوم نەفرەت دەکەم لەو کەسەی بە بوختان بێنی ناوم حەز ناکەم دوور و نێزیک شێوەی بێتە بەرچاوم هەتا ئەو ڕۆژەی دەمرم هەر یاخیە نازناوم لەو ڕێبازەی لا نادەم هەتا ئەو کاتەی ماوم پایەدار بێتن ئەمە من سوکەی کەسی پیاوم بۆ ئەمەی مام تەحسینی بۆ تۆ سەر لە پێناوم سەرنگ یاخی لێرەیە بانەڵێ نانی ناوم ئیبراهیم نانەکەلی چاوی بڕیتە چاوم ئەحمەد شێرۆ ئیسلامی بۆ تۆ سەر لە پێناوم بۆ تۆ سەر لە پێناوم یاخوا لە کەس نەقەومێ وەچی لە من قەوماوە نازانم ڕوو لە شێکم وا سرم لێ شێواوە یاخیمە لەو زەمانەی ڕووی لە خەڵکی ناپیاوە هەتا کەنجێ ئەو زۆڵمە هەر نەبراوە وایەکەی ڕزگار دەبین لەو کۆت و بەند و داوە خۆڕگم پڕ لە گریانە دوو چاوم پڕ لاوە شێربم مەستیارەی بەختم لەو ژیانەی کوژاوە ئاخیر و عاقیبەتی هەڕوو ڕەشیم بۆ ماوە هاک بەسەر ئامازیاخی لەو ژیانەی نەعەساوە دەمرم سەر دەنێمەوە و ڕۆژەم لەبەرچاوە وەسیەت دەکەم گەرمردم لەو ژیانەی سرم ناوە لە ئازادی بمژێڕن بەشین و واوەی لاوە لە دەست زەمانەی ئێستا دڵم پڕ لە زووخاوە دنیای جارانە ئەو خەڵکە بۆ گۆڕاوە سەیری ئامازیاخیکە چەند غەریب و داماوە هەڕووی لە ماڵم دەکا شەڕ و فتنەواژاوە خۆزگەم بە ساڵی ساڵات پیر بووم کەلکم نەماوە بۆ هەمەی مام تەحسین شانمان بە شانێک داوە ئەو ساڵ یادەی پیرۆز بێ ئەو سەرم لە پێناوە بەسلامەت هەیە هەمەیە کەینێ بتکەین بەزاوە بۆ ڕەوای حاجی عەلی بەسەرەوە هەردووک چاوە مستەفا هەنارەی دەستورم لەسەرداوە ئەحمەدی حاجی ئازاد بەسەرەوە هەردووک چاوە محەممەدی سەید نووری بە دووربی لاژاوە بە دووربی لاژاوە دڵتەنگ و پەرێشانم کەس وەک من تەنیانە ئەو دنیایم لە بەرسا و سەحرا سۆڵەوانە شیوەن و گریانی من هەروە لە خۆڕانە لەم ژینە پڕمەینەتەی دڵی من قوربانە بۆیە حەز دەکەم بمرم چاوم لە دنیانە دنیا پڕ بێ وەفایە هیچ کەس بە وەفانە خەڵکی دەورانی ئێستا لەگەڵ یەکتەوانە
لا وایە دنیایە هیچ کەسی تێدانە کەس تێناگای لە دەردم دڵی من زیندانە بەشی منێژی دامە و تەنیا چاوەڕوانە حەز دەکەم نەجاتم بێ بمرم بەم ئاسانیە ڕقم لەو زەمانەیە فڕی بێ ویژدانە بۆ هەمای مام تەحسینی شانم لە لاشانە ئەو ساڵیادەی پیرۆز بێ ماشەڵڵا لەو جوانە بۆ عەبۆی مامە سەیری بۆ توا و گۆرانە دژی تەنیا زراری با پێم نەڵێوانە شادی شێخ عەبدوڵڵایە هەر دەڵێ ئەڵمانە شێ دەڵێ ملازم سەرۆ سوڵتان و پاشانە شادی ملازم سەرۆیە بۆ توا و گۆرانە بۆ توا و گۆرانە سەرمای زستان تەواو بوو هاتەوە وەرزی بەهار بەهار چەندە بێ نازن غەمبارن دەشت و کۆسار سەمان ناکەن وەک جاران بلبل و گوڵ و گوڵزار نە قاس بە قاسپەی کەودێ ناژەکانی و ڕووبار چەند بێ ناز و ڕەک زەردن گەڵای گوڵ و گەڵایدار غەمباریان پێوە دیارە بلبل و عاشق و دڵدار بەهارێشی غەمبارە یارە بەڕەنگ و ڕوخسار بۆ هەمەی مام تەحسینی پایەدار بێ پایەدار ئەو ساڵیادەی پیرۆز بێ خەتی نەبینم غەمبار سەرنگ یاخی لێرەیە بەوی دەکەم ئیفتیخار ئاری عازی حەتەمی ناوەکەی دەکەم تۆمار گەیلانی عازی حەتەم بە دوور بێ لە ساوزار بۆ گەیلان و بۆ ئاری خودایان بێ ئاگادار دەستیان بە باڵای بگرێ خالقی پەروەردگار کوڕی حاجی حەتەمین سوێندم بە سەیدی نازار سوێندم بە سەیدی نازار یاوار و داد و بێدات لەو ژیانەی بێچارەمە من نازانم چی سارەی عەسرەت و پەژارەمە بۆ هاتمام گەردوونەی من لێرە چ کارەمە سەربەز نیمە لەم ژینەی دیلی ئەم ڕۆژگارەمە هێندە لە خۆم بێزارم ئامادەی سێدارەمە لە لای خەڵکی نامۆمە هەر دەڵێ ئاوارەمە چی بکەم کەس لێم تێناگا هەز دەکەم خەسارەمە کەس نازانێ چی چارەی ئەو دڵی ئینکارەمە کەس نازانێ چی چارەی ئەو دڵی ئینکارەمە ئای ساخی لە درەنجی شەودا وەرە بۆم پڕکە کاسم چی دەکەم مارام ناوێ هاوار لەوت لە وازواسم لە لای شێیان هەڕێژم ئەو هەموو باس و خواسم لە عەسرەتی بێمرادیم ئیمشەو تەنگا ناسم خەڵکی تێناگەن لەوەی یاخی بوونە پێناسم لە مێژە دیلی دەستی ئەو خەڵکە خوا نەناسم نەمە شادی زاران و گەڕان و کەیف و پیاسم هەمووی دامرکایەوە بڕوتین و حەماسم چەندە تەنیا و بێنازە هاوەر دڵک کەساسم بۆ ئەمەی مام تەحسینی بۆ تۆیا و سوپاسم سەرنگ یاخی لێرەیە بە تۆ دەڵێم هەناسم قوربانی ئیبراهیم بێ ماڵ و سەروەت و قاسم شادی کاک ئەحمەدی لعنادەم لەو قیاسم ئەحمەد شێرۆ ئیسلامی لعنادەم لەو قیاسم ئای خەڵکی دەورانی ئێستا چاویان بەچی تێر دەبێ خەریکام دنیایە تەواو سەرا و ژێر دەبێ هەزاران مەزلوم دەمرێ تا زاڵمێ کوێر دەبێ گەنجی وڵاتی ئێمەم
هەرتووشی هەڵگێر دەبێ زۆربەی زۆری سەرمەستا بەس فەسادی فێر دەبێ بە چاوی خۆت دەیبینی نێرە واشقی نێر دەبێ ڕۆژ بە ڕۆژە زەمانە بێکەلک و بێ خێر دەبێ قڕ بەسەری ئەو کەسەی نان و نمەشی سوێر دەبێ پێشینە ناوا دەڵێن چی شێر بێ لە شێر دەبێ دەڵێن هەر پیاوەک مرد بێ کوڕەکەی دلێر دەبێ بۆ ئەمەی مام تەحسینی وەک قەڵای هەولێر دەبێ ئەحمەد شێرۆ ئیسلامی عاقیبەتی خێر دەبێ ئەوەی دەرسی غیرەتە کوڕ لە بابی فێر دەبێ کوڕ لە بابی فێر دەبێ ئای لەم وڵاتە وێرانەی تۆ دەڵت بەچی خۆشە ڕوولار لایەک دەکەی کە زوومات و خامۆشە بەبێ نازی ماینەوە هەزاران جگەر گۆشە ڕوو ڕەشی بۆ ئەو کەسەی خاین و خاک فرۆشە خەڵکی وڵاتی ئێمە هەمووی لێک فەرامۆشە هەمووی دوژمنیەشین شێ بۆ شێوە فەرۆشە گەنجی وڵاتی ئێمە زۆربەی مەستوم بێهۆشە تەمام نیان بەوژینەی دنیا خۆی بنی بۆشە باغیاری دەناڵم خۆزگەم بەوەی سەرخۆشە بۆ ئەمەی مام تەحسینی چەند لەگەڕ و لە زۆشە ئەساریاڵی پیرۆز بێ ئەو شۆ بۆسی ڕەش پۆشە مستەفا نارەی نەڵەی نێم فەرامۆشە بۆ ڕەوەی عازی عەلی دەیڵێم مەتا پێت خۆشە ئەحمەدی عازی ئازاد چەند لەگەڕ و لە زۆشە محەممەدی سەید نووری ئەو شۆ چەند لە دڵخۆشە ئەو شۆ چەند لە دڵخۆشە